عزیزان سڵتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی یاری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیەدا تەوەرەکەمان وێنەکێشان و نیگارکێشانە. میوانەکەم خات و تارازەمگەنەیە کە دەستێکی ڕەنگینیان هەیە لە کێشانی وێنەکان بە چەندین جۆر و شێوە وێنە دەکێشن. ئەمڕۆ میوانداریمان کردو باس لە ئەزمون و کاری وێنەکێشانی ئەو دەکەین. بینەری پرۆگرامی ئەم ئێوارەیە بن. خات و تارازە ڕۆخێر بێت. زۆر سپاسانەکەم، سپاس بۆ ئەم میوانداریە. زۆر بەخێر بێ جارێکی تر. وێنەکێشان چۆن وەستەکەیت؟ هونەر دەربڕینی ناخی ئینسانە و تێڕامانە لە شتەکانی چواردەورمان و بەهرێکی خواییە بە هەندێک لە ئینسانەکانی بەخشێت. ئاپێکومان وایە پێناسێکی زۆر جوانە. خات و تارە چۆن دەستت بە وێنەکێشان کرد؟ ئەمە وەکو کارێکی ئیکادیمی فێر بووی یاخودەمە حەز و خولیایەک بوو لە تۆیە هەبوو؟ بەڵێ هەر لە مناڵە و حەز و خولیای وێنەکێشانم هەبوو، بۆیە چمە پەیمانگای هونەرە جوانەکان مەحەدی فنون و جەمیلەم تاو کرد و ئێستاش 10 ساڵە مامۆستام. زۆر باشە، سەرکەوتوبی ئینشاڵڵا. ئەو حەز و خولیایەت هەر بە وێنەکێشان ماوە تا ئێستش؟ بەڵێ. بەردەوامی؟ بەڵێ لە گروپی باران ئارتە کۆمەڵێ مامۆستا و گەنجی بەهرەدارە کە خۆشبەختانە ساڵانە چەندین جار پێشانگە ئەەکەینەوە و زۆر جار گروپەکانی کەش لە مناسبەکانە پێم ئەڵێن کە لەگەڵیانە بەشدار بم. خۆتان مامۆستان، مامۆستای وێنەکێشان؟ بەڵێ. هەوڵت داوە ئەو هونەری خۆت ئەو دەست ڕەنگینیەی خۆت لە قوتابیەکانیشتا ڕەنگ بداتەوە؟ بێگومان بڵێ، چکە تۆ کاتێک ئەچتە قوتابخانەیە کۆمەڵێ خوێندکاری زۆر بەهرەمەند و دەستڕەنگینی تایە، جا لە بواری وێنەکێشانە بێت یا لە ئیشی دەستیا بێت. هەرچەندە من گرنگیم بە بوارەکانی کەی وەکو شانۆ و گۆرانی و موزیکیشیاوە. بۆ نمونە لەم هەفتەی ڕابردوو بڵێ 12 ڕۆژی کەم ئەندامان بوو هی خاوەن پێداویستی تایبەت 3 شانۆ گەریمان لەسەرەوە ئامادە کردبوو. دەستان خۆش بێت، زۆر زۆر باشە. ئەوە وێنەکێشان بەشێکە لە تۆ؟ تەبعاً، چکە هەڵقوڵاوی ناخە، یعنی تاوکەری تۆیە، ئەوی لە دڵەوە حەزی لێبێ ناتوانێت دەستبەرداری بێت. کاتە ناتوانانی دەستبەرداری وێنەکێشان بێت. باشە. چەند ساڵە با بڵێن وێنە ئەکێشیت یاخود یەکەم وێنە دەگەڕێتەوە بۆ ساڵی چەند؟ وڵی من هەر لە مناڵە حەزم لێ بووە. یەکەم وێنە کە ئەیتر تۆ ئەم وێنێت بە وێنەیەکی تایبەتی خۆت با بڵێن هەڵسەنگان و خستە بەرچاوی کۆمەڵە کەسی دیکە. تەبعاً ئەو کاتێک کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ئیتر لە یەکەم ساڵی ئەوێەوە ئیشەکانم زیاتر پەرم پێیا، چکە بە حکمی ئەوەی من لە مەکتەبە مامۆستای هونەرم نەبووە، بەس هەرۆکو حەزێکی خۆم هەمیشە لە ماڵەوە وێنەم کێشاوە. بەڵام کاتێک چوومە پەیمانگای هونەرە جوانەکان دەفتەر وێنەکەم لەگەڵ خۆما برد، وتم من مامۆستام نەبووە بەڵام ئەم ئیشەکانمە. مامۆستا سالار ڕەشید هاوکارم بوو، سپاسێکە میشەکانی زۆر بەدڵ بوو، وتی تۆ دەستی وێنەکێشان تەیە وەرە ئیمتیحانەکە بکە. زۆر باشە. کەواتە ئاکرێ بڵێن ئەو مامۆستایە بوو بە یەکێک لەو کەسانی کە هەندەرز بوو؟ بەتەکید لە ماڵەوەکەی تر هاوکارت بوو هەندەرز بوو بۆی ئەو خولیایەت پێ بگەێنیت؟ وەڵی ئەم خێزانەکەم هەمووی گشتیان هاوکارم بوون و هەمیشە هەر وێنێکیش ئەکێشم پیشانیان ئەیەم کە چکە جار وایە هونەرمەند چاوی تێرە بێ، ئەوەنە خەریکی وێنەکەیە ئەگەر شتێکیشی کەم کوڕێکیشی تابینێت ببێت جار وایە هەستی پێ ناکە، چکە ئەوە لە نزیکە و دیقەتی وێنەکەی یاوە. بۆیە زۆر جار ئێمە کاتی خەریکیشین ناوبەناو دەستی لێ هەڵەگرین ئەچینە دواوە و ئیسراحەتێکین و دوایینەوە سەر ئیشەکە بزانین چی گۆڕانکاریەک پێویستە بکرێ لە ئیشەکە و زۆر جارش بۆ تعبیرەکانی ڕای خێزانەکەم وەرەگرم و لە کاتی دروستکردنیشە بە هەمان شێڵم شتێکی بۆ ئێزافەکەم جوانە. زۆر باشە. کەسی کە لە خێزانەکەتان ئەو بەهرەی تێزانیە؟ بەڵێ برا گەورەکەم. ئەو یعنی لە خێزانەکەتانە دوو کەس هەیە کە وێنەکێشن یاخود نیگارکێشنە؟ بەڵێ، دوانەکەی کەمان لە مۆسیقایە باشترن. کاتە ئەکرێ بڵێن خێزانێکی هونەرین بە تۆ بنیاڕەت بێ. خات و تارە، ئەگەر پێت بڵێن پیشەیەکی تر هەڵبژێرە واز لە وێنەکێشان بێنە ئیتر تۆ قەڵەمێک مەگرە بەدەستەوە وێنە بکێشی، ئەتوانیت ئەو بڕیارە بدەیت؟ بڕاناکەم. بڕاناکەیت؟ قەت. باش. یعنی ئەگەر بۆ نمونە ئیشێکیشم هەبێت، من خۆم ئێستا پیشەی مامۆستایم هەیە، بەڵام ئەگەر بۆ نمونە پرسیارم لێ بکەن ئەگەر ئیشێکی کە هەڵبژێری هەڵیشی بژێرم لە ماڵیشەوە بێ من هەر ئیشی هونەری ئەەکەم، یعنی ناتوانم وازی لێ بێنم. زۆر باشە. وێنەکانت
طبعا ئەم مەجموعەیەکی کەمە لەگەڵ خۆت هێناوتە دەستت خۆش بێت کە هەر یەکێکیان ئەگەر سێری بکەی دیمەنێکە کە ڕەنگە تۆ لی تێ بگەی بەڵام بە گشتی کەسەکانی چواردەور لی تێنەگات جا حەزەکەم یەکێک خۆت باسێکیم بۆ بکەی بۆ نمونە ئەم وێنەیە چۆن کێشراوە چی پێ ئەڵێن و تعبیر لە چی ئەکاوێنێ ئەم ئیشی مناڵە ئیشێکی تەختیتە مە پێڵەن تەختیت بەڵێ بە قەڵەم ڕەساس و فەحم ئەکرێت لەسەر وەرەقە ئەم ئیشە بەس لە منداڵەکە گەدیقەت بیت خۆی ئەشوا بەڵام دەستیشی نییە و لەمان کاتا پێ ئەکەنێ بەدەم ژیانەوە واتە کەسێکی کەم ئەندام هێشتا هیوای لەدەست نەیەوە بۆ ژیان و هەمیشە بەدەم ژیانەوە پێ ئەکەنێ و خۆی ئیشەکانی خۆی بەڕێوە ئەبات بۆیە ئەم فۆتۆیم کاتێ بینی زۆر کاری لێ کردم کە هیوە هەیە لە ڕووی جەستەوە تەواویشە بەڵام سەرەکەی زۆر بێ ئومێدە زۆر هیوا بڕاوە یعنی هیچ طموحێکی بۆ ژیان نییە هەمیشەیە پشت بە کەسێکە بەستێ هاوکاری بکات بەڵام کە ئەم وێنەیەم بینی کەسێکی خاوەنپێداویستی تایبەت خۆی ئیشی خۆی ئەکات زۆر تأثیری لێ کردم ئەمەشیان ئیشی زەیتیە ئەم چرایە زەیتیە بەڵێ مەوادی جیاوازم بەکارهێنا وەکو زنجیر و گوێنی و مقەبا کارتۆن ئەم ئیشە لەسەر لەوحە ئەکرێت باس کە زنجیرەکەم کردوێتەوە باز لە زۆر شتەکەم یەکێک لەو شتانە کە ڕووناکی ناخی ئینسانە کە پەخشەکە بۆ چواردەوری لەگەڵ ئەوەشا باس لەواکەم کە لە پشت هەر تاریکیەک و ڕووناکیەکەیە لە پشت هەر ناخۆشیەک و خۆشیەکەیە کە ئینسان هەوڵی بۆ بدا پێ ئەگا ئینشەڵڵا ئەمەشیان پێشانگایەکمان کردەوە لە 8 مارسا ڕۆژی ژنان بوو بۆ وێنێ بەشداریم کرد کە هەمووەکو ئافرەتێک هەمووەکو جلێکی ڕەسەنی کوردی هەمووەک دەرکەوتنی خانم لە کۆنا کاتێک چوون بۆکانی ئاویان هێناوە دیمەنێکی زۆر جوانە زۆر کراوەیە گەشت بینە بەمانە ژن ئەنوێنێت زۆر سپاس ئیترم ئیشەشیان چاوێکە و دەریایە فرمێسکی لێ پێیا بووە زۆرمانە ئەگەێنێ لە بەرەوەی گریانی هەر کەسێ بۆ شتێک ئەگەڕێتەوە ناتوانم تەحدیدی کەم بڵێم بەس بۆ ئەوە ئەگری کۆمەڵێ کێشە و مەشاکیل و ناخۆشی هەیە کە ئینسان کێشی ئایلێک بۆ ئایلێکی کە جیاوازە بۆیە خەمەکانی دەریایەکە هەموو ماناکانی خەم ئەگرێتەوە زۆر باشە سەرکەوتوو بیت جگە لەم با بڵێن شێوەی باست کرد ئەویان ئیشی زەیتە ئەویان شتێکی ترە چەند جۆر تۆ وێنە ئەکێشی چەند جۆر و چەند ستایل هەیە بەڵێ خۆی دە قوتابخانەی هونەریمان هەیە هەرێکێکیان شێوازێکی ئیشکردن و تعبیرێکی ئیشکردن لە خۆ ئەگرێت ئێمە ئیشی واقعیمان هەیە کە وێنەکان ئەبێ واقعی بن و ڕووداوێکی ڕاستەقی نەبن هەنێ هونەرمەندمان هەیە لەم بوارەیە ئیشەکە ئیشی سوریالیمان هەیە کە خەیاڵیە هونەرمەند بە خەیاڵی خۆی وێنەکان ئەکێشێ هەنێ ئیشمان هەیە ڕەمزیە بۆ نمونە هەڵەبجە ئەمەری خاور و منداڵەکەی وەکو ڕەمزێک بۆ هەڵەبجە وایە بۆ منە سێوێکی ژەهراوی تعبیرەکە لە هەڵەبجە قوتابخانەکانی کەش هەرێکە و بە شێوازێکن بەڵام ئەگەر بینە سەر شێوازی ئیشکردن زۆر ئیشی تەختیتە ئیشی زەیتیە ئیشی ئەکرلیکە و پاستیلە قەڵەمبۆیەیە لە شێوازی دروستکردنەکانیشیە هەر بۆ نمونە ئیشێکی جیاوازمان هەیە کە ئیشی تەنقیتە ئیشی کۆلاجە ئیشی بزمارە ئەمانە هەمووین بەکارهێناوە ئیشی شلیلەیە دەزوو بەکرێ ینی هەمووی بەکارهێناوە من و لە پێشانگاکانیشە هەمیشە بەشداریم پێ کردووە زۆر باشە کامیان قورسترینە ئەنی هەستەکەی کاتی زیاتری پێویستە وڵای ئیشی زەیتی هەم قورسە هەم کاتی زیاتری ئەوێت بە حکمی ئەوەی وەکو تەختید نییە یەکسەر بە یەک جا دروست بکرێت کاتێک دەست ئەەکەی بە دروستکردنی قاتی یەکەم کە ڕەنگەکە دای ئەنەی لەوحەکە هەڵی ئەمژێت بۆیە جارێکی ترە و ئیشە تۆ دووبارە دروستی ئەەکەیتەوە جاری دووەمیش هێشتا ڕەونەقێکی وای نییە ئەبێت چاوەڕێکی تاوشکە بێتەوە جارێکیکە ئیشی لەسەر ئەەکەیتەوە کاتە ئیشەکە سێ جارە جاتی یەکۆنیە بەڵێ وردەکاریشی زۆر ئاسانترینیان کامەیە وڵای بەلێ ئیشی ئاسانی تیانە بەڵام تەختیتەکە باشترەکە لە زەیتەکە چوە کاتی کەمتر ئەوێت و لەڕووی ڕەنگی شۆڕەنگ زۆر بەکار نایەنی بەڵام زەیتێکە تۆ بێ ڕەنگەکان بگریتەوە و کاتی زیاتریشیە بۆ شکبوونەوە ڕاستە دەستی خۆش بێت پێشەنگاکاندا زۆربەی بەشداریت کردووە ئەو پێشەنگایانی کە دەکرێتەوە تا چەند بۆ ئێوە سوودی هەیە
بێگومان سوودیە چکە تۆ هەر ئیشێکە زیاتر ئەیکەیت چەند جارێک ئیش ئەەکەیت توانای هوەری زیاتر بەرەو پێش ئەچێت و لە هەمان کاتیشە تۆ ساڵانە چەندین مناسبەتی ئەەکەوێ کە قابلێتی ئەوەی ئیشی لەسەر بکەیت. ئێستا حالێ من خەریکی ئیشێکم لەسەر ئەو پێشمەرگانەی کە لە ئەمنە سوورەکە تعزیب دراون، یعنی هەندێک ڕوودا هەیە بەسەر کووردا هاتووە شایستی ئەوەی ئیشی لەسەر بکەی وەکو بۆ منە ئەنفال، یعنی بۆی هیچ کات میلەتی کورد نەوەی دواتریش بیری نەچێتەوە کە کورد چی چەشتووە و بە چ نەهامەتێک گەشتۆتە ئەم ڕۆژە کە ئەم ئازادی ئێستای هەیە. وڵێ بێگومان وایە لە ڕووی مادیەوە پێشەنگاکان بۆ ئێوە چ سوودێکەکەینە؟ بێگومان ئەبێ لایەنی مادیت باش بێت چکە تۆ لەو حاو بۆ شتەکان هەمووی فڵچۆشتەکان هەمووی خۆت ئەیکڕی، بەڵام ئیتر جار واشەی لە پێشەنگاکانە ئیشەکە ئەفرۆشیتەوە، بەڵام هێشتا بەڕای من نەگەشتۆتە ڕادەیە کە هوەر تەواو یعنی خەڵگلی تێبگا بۆ نمونە تۆ هۆڵێکی گەورەت هەیە لە ماڵەکەتە یا ژوورێکی میوانت هەیە قەیچێکە بە کۆمەڵە ئیشی زێتی یا تەختیت لە هۆڵەکەی هەڵبواسی دیکۆری خانۆکەت ئەگۆڕەیان زۆر جار بۆ مناسباتەکات کاتێت تۆ ئەڕۆیت کەسێک ژن ئەهێنێ ئەتوانی ڕسمێکی بە دیاری بۆ بەریت هەمووکو جوانکاری ماڵەکەی هەمووکو دیارێکیش. خۆگەر بەراورد بکەی لە نێوان ئەو لەو حاتانەی کە ئەکردرێ لە بازار ڕەنگە لە ڕووی نرخەوە جیاوازیەکی وا دروست نەکات، بەڵام کاتێک کە تۆ بۆ کەسێکی وەک ئێوە ڕاستبێری بۆی کە وێنەیەکی تایبەتت بۆ بکێشێ بۆ کەسێکی تایبەت ڕەنگە ئەمە جوانی و پیرۆزیەکەشی لە ئەو کەسە زیاتر بکات یاخود بە نرختر دەرکەوە وەکو هەدیەکی بە نرخ ئەو کەسە سەیری بکات. بەتەکی چکە تۆ جار وایە هەر وێنەی بکوزاوکە خۆیان ئەکێشیتەوە بە دیاری بۆیان ئەبێ من خۆم پێشتر ئەمەم کردووە ئەسڵ هەر نەشیان زانیوە وەکو سپرازێک بۆیانم بردووە لە هەمان کاتیشە ئەو ئیشانێک بازار لەسەر فلێکس تەبع کراوە واتە ئیشە زەیتی ڕاستەقینەکە نییە بۆ منە من ڕسمێکی ئەم ئیشاگرم لەسەر فلێکس تەبعیەکەم بەڵام ئەو ئەبێتە کۆپی ئیشەکە ئەو لەزەتەی نییە کە نوسخە ئەسڵەکە بێ و لە لای خۆت بێت. بێگومان ینی ئەگەر ئەسلەکەت بۆ بێنن جیاوازە لەگەڵەوەی کۆپیەکەت بۆ بەتەکیت کەچی لە نرخیشا هیچ فەرقێکی وای نییە فەرقێکی وای نییە بێگومان ئەوە خۆی ڕەنگە بۆ ئێوەی هونەرمەندانیش کێشە بێت لە کاتێکە ئیشەکانی خۆتان کە پێوی ماندوو ئەبن نرخێکی بەو جۆرە ناکە کە لەو حاتێک لە بازاردا هەیە و بە پارێکی کەم بە نسبەیەکی کەم دەفرۆشتێ ئەوەش ئەگەرێتەوە بە ئاسی ڕۆژمبیری تاک کە چۆن بیر ئەکاتەوە چکە تۆ ئەبێ باشترین شتت بێ بۆ هەم بۆ خێزانەکەی خۆت و هەم بۆ دیاریش بۆیە من ئیشی هونەرمەندەکانم پێ باشترە لە ئیشی بازار کەم ناکەمەوە ئیشەکانیان جوانە بەڕاستی بەڵام بۆ گوتم کۆپیە نوسخەی ئەسڵی ئیشەکان نییە هەمووی لەسەر فلێکس تەبعکراون زیاتر. ئەگەر بازارێکە بێ بۆ نمونە بۆ ئێوەی هونەرمەندان کارەکانتان بەردەوام لەوێ نمایش بکەن لە ڕووی مادیە و دەستگیرۆی نابێ بۆ ئێوە بەتەکیت ئەیبێت بۆ ئیشێکی زۆر باشیش ئەگەر جێبەجێ بکرێت بەتەنیایی خۆت بەتەنیا کار دەکەی یاخود لەگەڵ گروپێک لەگەڵ بۆ نمونە کەسانێکی دردا کار دەکەیت و بەشداری پێشەنگاکانەکەیت؟ بەتاکید لەگەڵ گروپا ئیشەکەم و ئیشی تایبەتی خۆشم هەیە کە ساڵانە تا ئێستا دوو پێشانگای تایبەت بە خۆم کردوتەوە. دوو پێشانگە؟ بەڵێ یەکێکیان لە بەردەم باخی گشتیا بوو یەکێکیشان لە گەلەری مۆزەخانە بوو. پێشوازی خاوڵاتیان خەڵک چۆن بوو لەسەری؟ بەڕاستی پێشوازێکی زۆر باش بوو خەڵکێکی زۆر هاتبوو هەم لە خزم هەم لە بێگانە بەڵام ئەوەی بەردەم باخی گشتی بەڕاستی زۆر باش بوو لەبەر ئەوەشی کە داوەتم نەکرد بوو بە ویاتی ئەپەڕی ئەها سەیری ئیشەکانی ئەکرد بینەرێکی زۆرتری هەبوو چکە بە حکمی ئەوەی کە کاتە تۆ لە شوێنێکی کراوە وێنە ئەکەشی خەڵکێکی زیاتر ئەیبینێت کە بەو ناوەتی ئەپەڕێت و زۆر جاریش پرسیاری ئیشەکانیان لێ ئەکردم و بۆ کڕینیش هەتا داوایان لێ ئەکردم بەڵام لەبەری من چەند پێشانگایکی کەم بەدەستەوە بوونم مەتوانی لەو پێشانگای بیان فرۆشم. ئەنی خۆت نەتفرۆشتن؟ بەڵێ لەبەرەوەی لە چەند شوێنێکە داوایان لێ کردم ئەم ئیشانم جارێکە عرضکەمەوە. ئەتە دوایەوەی کە عرضت کرد بە تەواوەتی ئەو کاتە دایانەی بۆ فرۆشتن لە هەر وێنەیەک یەک نسخە هەیە؟ لات؟ یەک نسخەیە. یعنی تۆ دووبارەی ناکەیتەوە مەگەر کەسێک بەخواستی خۆی داوای بکە؟ مەگەر بە کەسێک بەخواستی خۆی بەڵام عادەتەن یەکەم جارکە ئەیکێشی بە تاقە و وزێکی زۆر بەهێزەوە و گڕوتینێکی زۆر و دانشی دروستیەکەی لەبەرەوە عادەتەن یەکەم وێنەت کە ئەیکێشی زۆر جوان دەرئەچێت
و یەکەم جاریش ئەو وێنە ئەکێشی یعنی تااقەتێکی زیاترت هەیە بۆی چکە پێشتر ئەو وێنێت نەکێشەوە ئەگە دووبارە بێتەوە ڕەنگە و تااقەتت نەبێ بۆی بەڵێ یعنی وەکو توانین ئەتوانی بکێشیتەوە چکە خۆم پێشترەوە ویشم کردووە بەڵام عادەتەنی یەکەم جار بە تااقەتێکی زیاترەوە دروستی ئەکەیت چونکە یەکەم جارەکە دەستەکەی بە دروستکردنی ئەو وێنەیە هونەری وێنە کێشان قورسە بۆ فێربوون تۆ مامۆستایەکە قوتابیەکانت فێر دەکەیتەوە بەڕاستی من بە قوتابیەکانیشم ئەڵێم بۆ نمونە تۆ کاتێ مامۆستا شعرێکت ئاەتێ لەوانەیە هەبێ زاکیری بە یەک جار خوێندنەوە لەبەریکە هەی ببێ 5 جار هەبێ بە 10 جار خۆ نەتیجە هەر لەبەری ئەکات بەڵام زاکیری کەسێ بۆ کەسێکی تر فەرق ئەکات بۆیە پێویستە ئەوانەی کە بۆ نمونە زاکیریان زۆر بەهێز نییە سکێچا زۆر بکەن ئیش زۆر بکەن هی وێنە کێشان حتا کاتی زیاتری بۆ تەرخانکەن زووتر ئەگەنەوە ئەو کەسەی کە وێنە ئەکێشێت وەک مامۆستایەک کاتێکە قوتابیەکانت بۆ نمونە دەرسی وێنە کێشانیان پێڵێ وانیان پێڵێ چۆن هەڵسەنگاندن دەکەیت قوتابیەک خۆی حەزی بە وێنە کێشان بێت ئەو بەهرەی تێدا بێت یاخۆت قوتابیەکە هەر وەک وانەیەک سێری بکات و تەپەڕی بکات طبعا من لە هەموو بوارەکانە بایەق بە تەلەبەکان ئێم چکەوە گوتم ئەم بەهرێکی خواییە لەوانەیە هەبێ لە وێنە کێشانە دەستی هەبێت لەوانەیە هەیە لە شعر نووسینە هەبێت دەنگی خۆش بێت هەشمانە لە شانۆگەریە باشە بۆیە من لە هەموو بوارەکانە تەنانەت تەلەبەمانەیە لە ڕسما باش نیە بەڵام لە ئیشی دەستیە باشە ئەو کاتە کەم لە ئیشی دەستیەکە تاویزی بۆکەمەوە لەسەر ئەو دەرەجێ بۆ دائەنێم بەپێی هەڵسەنگاندنی خۆت بەڵێ لە هەر بوارێکە باش بێ لەسەرەوە دەرەجێ بۆ دائەنێم ئەگەر قوتابیەکە بێ وەک خۆت ئەو حەز و خولیایی هەبێکە ببێت وێنە کێش و لە داهاتەوە تۆ سەرکەوتوو بێ ئامادەی دەستی بگری بۆ کۆی کە هەتا ئەو کاتەی بە تەواوەتی فێر ئەبێت لەگەڵی بی بەتەئکید من ینی خوێندکارم هەبووە بۆ نمونە لە مەکتەبی پێشتر لە مەکتەبی کا دەرسم وتەوە تا ئێستاش لە ڕێی فەیسبووکەوە هاوکاریم کردووە کە داوای ڕسمی لێ کرد بێتم بۆ دروستکردن بۆیم نردووە و هەر شتێکیشی پێویست بوو بێ لە دوای ئەوەی کە من لەو مەکتەبەش نەبوو بێتم هەر هاوکاری بووم هاوکاریشیانە بم ئەوەی بە من بکرێت ناساندنی ڕەنگەکان یاخود نەخشاندنی ڕەنگەکان لەسەر لەوحەیەک تا چۆن پێویستی بە زانیاریە بێگومان یەکەم شت کە من فێریانەکەم تێکەڵکردنی ڕەنگەکانە مانای ڕەنگەکانە سوودی ڕەنگەکانە چونکە بەڕاستی حتا کاردانەوەی لەسەر جلوبەرگی ئینسانیش ئەبێت ڕەنگ چۆن ڕێکیان بخی چ ڕەنگێک لە پەنای چ ڕەنگێکە جوانە هەم لە وێنە کێشان هەم لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە لەگەڵ ئەوەشا لە ڕووی زانستی و زانستی پزیشکیەوە دەرکەوتووە کە هەر ڕەنگێک بۆ چارەسەری نەخۆشیێک بەکارهێنن یعنی بەتاوەتی کاریگەری هەیە لە ژیانی ڕۆژانەمانە کە ڕەنگ چی بەسەر ئینسان ئاهێنێت وە سوودەکانیشی چییە؟ ڕەنگەکان جگەلەوەی کە جوانێکی تایبەتمەندیان هەیە وەک خۆت باسی کرد هەنی ئەکرێ وەکو سوودیش ئیسفادەیان لێ بکرێت وێنە کێشان دەکرێت بە هونەرێکی جیهانی وەسف بکرێت بێگومان چکە هەر میلەتێک بە هونەرەکەی ناوبانگ دەرەکات جا هونەر وێنە کێشان بێ یا شانۆ یا موزیک یا هونەری وەرزش بێت یعنی بەڕاستی هەموو وڵاتان بۆ ناوبانگ دەرەکەن بۆیە تایبەت نییە بە حزبێک یا بە کەسایەتیەک بەڵکو موکی هەموو تاکێکی ئەو کۆمەڵگەیە و ئەو میلەتەیە باشە بەنیازنی لە داهاتوە پێشەنگای تر بکەیتەوە و کارەکانی خۆت جارێکتر ئاڕست بکەیت ئیشەڵا بەنیازم بەڵام ئەمە ئیشەکانم زیاتر پەرەی پێ بم و ئیشی زیاتر بکەم چونکە بەڕاستی نابێت لە 30 لەوحە کەمتر بێت یا لە 40 لەوحە باشە ئەگە بەشداری پێ بکەیت و زیاتریش بێ باشترە پێشەنگای تایبەت بە خۆت یان وەکو گروپات وەکو تایبەت بێ بەخۆت تایبەت بێ بخۆت بەس ئەگەر وەکو گروپ بەشدار بیت ئیشە دوان ئەتوانی بە ئیشە دوان بەشداری بکەیت ئەوەت کردووە پێشتر بەڵێ کامیان بۆ ئێوە زیاتر سوودی هەیە بە تاکید هەردووکی سوودی خۆی هەیە چکات کاتێ لەگە گروپیشا بەشداری ئەەکەی کۆمەڵێک هونەرمەندێنە بۆ پێشانگاکە سەریشەکانەکەن کۆمەڵی خەڵک ئەناسیت ئاشنایەتیان لەگەڵا پەیدا ئەەکەیت و زیاتر دەست ئەگرن و هونەرەکەت بەرەو پێشتر ئەبەن و ئیشەکانش زیاتر لەناو خەڵکا بڵاو ئەبێتەوە و ئەگە بە تایبەتی بۆ خۆشتی بکەیتەوە دیسانەوە سوودی تایبەتی خۆی هەیە کە زیاتر دەرئەکەوێت توانەکانی تۆ
لە چەندین ئیشی جیاوازە کە تۆ نمایشی ئەەکەی چکۆ بە گروپات و ئەتوانی لەوحەیە دوان بەشداری بکەیت بەڵام کاتێ بە تایبەتی خۆت پێشانگایەک ئەەکەیتەوە کۆمەڵی ئیشی زۆر و جیاواز و چێژبەخش هەلن هۆڵەکان نمایش ئەەکەی کە تایبەتن بەخۆت. باش ئەگەر دوو کار هەبێت یەکیان بۆ پارە بۆی کە بیفرۆشیت وێنەکەت کێشاوی کێکشان بۆ حەز و خۆلیای خۆت و بۆ چۆنەڵی بەدڵی خۆت حەزت کرد بێ ئەو وێنەیە بکێشی کامیان زیاتر گرنگی پێ ئەدەی یان لە ڕووی دەرونیەوە کامیان ئەتوانی زیاتر بە نرخ بێ لەلات؟ بەتەئکید ئیشێک هەڵقوڵاوی ناخی خۆت بێ جوانترە چکە ئێمە زیاتر بەڕاستی منەک و خۆم قەت مەبەستم ئەوە نەبووە کە ئەو ئیشە کاتێ دروستەکەم بۆ فرۆشتن بیکەم نا وەگوتم کە شتێک فۆتۆیە کارم تێ ئەکا بیر لەوە ناکەمەوە بفرۆشریان نەفرۆشێت من ئەوەی گرنگە بەلامەوە چی وێنەیەک تەئسیرم لێکا دروستی کەم جا ئیشەکە واقعی بێ یا خەیاڵی بێت لەبەر ئەوە من زیاتر گرنگی بەو لایەنە ئەدەم کە چ شتێک زۆر سەرنجم ڕاکێشێ کە شایانی ئەوەی دروستی کەیت. تاسە چەند وێنت کێشاوە بە دەوروبەری؟ وڵی نەمشماردووە نازانم زۆرم کێشاوە وڵی نازانم پێشانگا پێ ئەبێ زیاتر لە 6 تابلۆت هەبوو بێت زیاتری چونکە من ناڵم هەر لە مناڵیەوە وێنم کێشا بەڵام لەوەتی چوومەتەمە حەدیش بەردەوام بەشداری پێشانگام کردووە زیاتر لە 6 پێشانگا ئیشم کردووە یعنی بڕواکە نازانم ئیشم زۆر بە بەڵام وەگوتم زۆریم بە دیاری بردووە زۆریم بە دیاری بردووە و زۆرشی لێ فرۆشراوە ینی لەبەرەوە بەڕاستی نەمشماردووە نازانم عەدەدیان ئەگاتە چەند. ئەگەر وەک پیشەیەک بەکاری بهێنن ئێوەی هونەرمەندان دەکرێت سوودێکی باشتان پێ بکەنەوە نیە؟ بێگومان سوودی ئەبێ بەڵام ئەبێ وەک خۆت ئاماژت پێکرد شوێنێک هەبێت کە چۆنەڵی حکومەت بۆ دابین کات ئیشی هەموو هونەرمەندەکانی کاتەوە بازارێک بێت بەڵێ بۆ من لە مۆڵەکە شوێنە بەس تایبەت کات بە ئیشی هونەرمەندان ئەوە بۆ هونەرمەند زۆر باشە بێت. زۆر باشی شەڵاکە خوازیارم ئەو بازارە هەبێت لە هەرێمی کوردستان چکە وێنە کێشانێکێکە لە تایبەتمەندیە جوانەکانی ناو هونەر هەرێکێکیش لە ماڵەکانی خۆمان لە شوێنی کارەکەمان پێویستمان بە وێنەیەک هەیەکە لە شوێنی کارەکەمان یاخود لە ماڵەوە دای بنین و هەڵی بواسین کە ئەکرێ ئەمە ئەو کاتە پێویست ناکات بگەڕین لە بازارەکاندا تاوەکو ئەوەی کە ئەمانەوێت ئەو وێنەیە ئەمانەیە دەستمان بکەوە کاتە ڕێگەینەوە بازارە تایبەتەکە و ئەو وێنەی کە خوازیارین بیکڕین دەستمانەکەی بە ئاسانی یاخود داوا ئەەکەین بۆمان دروست بکرێ کەمەش ڕێگەیەکە بێ بۆی کە هەم کاری کڕیار ئاسان بێ هەم فرۆشیار. زۆر سوپاس دەکەم تاراخان زۆر بەخێربێ بۆم پرۆگرامە هیوای سەرکەوتنت بۆ خوازم بە هیوایەوەی لە پێشەنگەی گەورە و لە کاری گەورە بتان بیرمەوە جارێکتر بەخێر بن سەر چاوەکانە. زۆر سپاسانەکەم بۆم میوانداریە سپاسی بەڕستانەکەم و هەموو کارمەندانی پشکامێرە و مۆنتاژ سپاسی هەموو لایەکانەکەم هیوادارم ئەم بەرنامانە هەمیشە هەبێ بۆ خزمەتی هونەرمەندان و بۆ بەرەو پێشچوونی هونەرمەندان و ناساندنی هونەرمەندان دووبارە سپاسانەکەم جارێکتر بەخێر بی خاتون بە هیوای کاری زۆر باشتر. زۆر سپاس بۆ تۆ ئازیزانی من پرۆگرامی میوارێت تا کۆتایی تا پرۆگرامێکتر شاد بەختەوە بێت.